بە جیاوازی دابەزینی ڕێژەی ئاڵ و گۆڕە بازرگانی و گەشتیاریەکان لە دەروازە سنووریەکانی هەرێمی کوردستان، ڕێژەی هاوردەکردنی ئۆتۆمبیلی مۆدێل نوێ لە دەروازەی سنووری حاجی عومەران 26% زیادی کردووە. ئەمەش تاکە کاڵای و پێداویستیە ئاستی جموجۆڵی بازرگانی وەک خۆی بهێڵێتەوە. 15125 شەحن داخلی هەرێمی کوردستان بووە. ئەگەر بەراوردێک بکەن بە نسبە ساڵی 2015 لە ساڵی 2015 11213 ئۆتۆمۆبیلی جۆراوجۆر هاوردە کرابوون، کەواتە لە ساڵی 2016 ڕێژەکەی زیاتر بووە، نزیکەی 3912 ئۆتۆمۆبیل زیادی کردووە بە ڕێژەی سەدی 26% هاوردەکردنی شەحن و ئۆتۆمۆبیلەکان لە دەروازەی نێودەوڵەتی حاجی عومەران زیادی کردووە. ئەگەرچی ئێستا لە کۆمپانیا و پێشەنگەکانی فرۆشتنی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان کەمتر کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلی مۆدێل نوێ و 0 کیلۆمەتر دەکرێت، زۆری ڕێژەی هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان نییە، بەڵکو بۆ ناوەڕاست و خواروی عێراق هەناردە دەکرێن. بە پێی زانیاری بازرگانان، ئێستا حکوومەتی عێراق تەواوی باج و ڕسوماتی گومرجی لەسەر هاوردەکردنی ئۆتۆمبیلی مۆدێل نوێ هەڵگرتووە. ئێستا پێشەنگەکانی سۆرانە و بازاڕی ئێستاوەکە هیچ ئۆتۆمبیلێکی نوێ تێدا نییە. ئۆتۆمبیلەکانی نوێ کە داخلەبی لێرە نامێنێ سیارەکەن ئەڕوە هەمووی لەو سنوورانە لێرە لە باشماغوانە کە داخلەبێ بۆ باشووری عێراقوانە ئەستە خوارەوە لێرە ئەوە ناکرێت. دوای دەرکەوتنی تیرۆریستانی داعش و بوونی قەیرانی دارایی، بەڕادەیەکی بەرچاو جموجۆڵ و ئاڵوگۆڕی بازرگانی لە دەرواز سنووریەکان کەمی کرد. لە بازاڕەکانیشدا کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بۆ ئاستێکی زۆر دابەزی، بەڵام بە پێی ئامارەکان لە سەرووی هەموو کاڵاو پێداویستەکانی تر هاوردەکردنی ئۆتۆمبیلی مۆدێل نوێ لە دەروازە سنووریەکان زیادی کردووە. بە بەراورد لەگەڵ 3 ساڵی ڕابردوو لە ساڵی 2016 زۆرترین ڕێژەی ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان کراوە، زۆربەی ئۆتۆمبیلەکانیش هەناردەی ناوەڕاست و خواروی عێراق کراون، کەمترینیان لە ناو هەرێمی کوردستان کڕین و فرۆشتنی پێوە کراوە. عوسمان کورد، سات نیوز، دەروازەی سنووری حاجی عومەران.